ئێستا بەڕێز جەنابی قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی کاندید بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەخەینە دەنگدان بۆ متمانەوەرگرتن. زۆر سپاس بەڕێز جەنابی قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی بە دەنجی 73 پەرلەمانتار بوو بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. پیرۆزبایی لێ دەکەین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. بەڕێز قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی بۆ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بفەرمێ. من قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم.